گفتوگوێن پرس و باسبابەتاکەین لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر ڕێبوار کەریم سەرۆکی فراکسیۆنی هەڵوێز لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق. دکتۆر سڵاوت لێ بێم کاتت باش، سپاس بۆ بەشداریکردنت لەگەڵمان، دیمانت بەخێر، خۆشحاڵم جارێکتر پێکەوە بەرنامەکەین. دکتۆر، هەوڵەکانتان بەکوێ گەشتووە لەبارەی چارەسەرکردنی کێشەی سوتەمەنیەوە؟ ئەوە جەوا بەرەو فێنکیە ڕوا و گەلاوێش کەوت و کەچی بەنزین لە هەرێمی کوردستان نرخیەر بەرز دەبێتەوە. سڵاو بۆ بەڕێز و بۆ بینەرانی ئازیزیش، لە ڕاستیە ئەوایە ئەمە ئیشی حکوومەتی هەرێمە، حکوومەتی هەرێم خۆی چارەسەری بکردایە بۆ ئەوی نەکەوتینایەتە ئەم دۆخە، بەڵام بە دیاریکراویش ئەبینی کە حکوومەتی هەرێم نەکرد خۆی چارەسەری ناکا، بەڵکو خراپترێکا ڕۆژ بە ڕۆژ. ئەمە شتێکی خراپە لە ئێستا. ئێمە لە ماوەی ڕابردووە هەوڵمانە وەکو فراکسیۆنی هەڵوێست ئیشمان لەسەر ئەم بابەتە کرد، داوای دروستکردنی لیژنەی لێکۆڵینەوەمان کرد، لە ناو لیژنەی تا لیژنێکی لێکۆڵینەوە دروستکرا و دواییش داوای بە نووسراوی فەرمی داوامان لەسەر وەزیران کرد وەکو پرۆژەیەک کە بابەتی سوتەمەنی لە هەرێمی کوردستان چارەسەر بکە و ڕێگەکانی چارەسەرکردنیشمان بۆ پێشنیار کرد. بە بڕوای ئێمەوە باشترین ڕێگە ئەوەیە کە 50,000 بەرمیلەکە بگەڕێتەوە بۆ لە ڕێی سۆمەوە بفرۆشێت لە چوارچێوە ئەو نەوتەی کە لە هەرێمە ڕێگیری بۆ عێراق و دوای عێراق واجب بێ لەسەری نەوت و بەنزین و گازوایل و پێداویستیای سوتەمەنیەکانی تر بە بنرخی کە لە ناوچەکانی تر لەکە لە پارێزەکانی تر عێراق فرۆشێ بیدا بە خەڵکی هەرێمی کوردستانیش و بۆمان بنێرێ. ئەمەش تەڵەبێکی زۆر ئاساییە و کە تۆ مادەم لە چوارچێوی ئەم دەوڵەتای ئەبێ ئەو کارە بکەی. ئیساش کۆمەڵێک کارمان کردو، تەمان ئێمە کاتێک و بابەتە مامەروژان ڕەنگە زۆر هێزەر نەیشی زانی بێ 50,000 چییە و چۆن دەوسی ئەکرێەوەی مەوردەکارەکەیمان لابوو. ئێستا خۆشبەختانە گەیشتونەتە کۆبوونەوەی کۆتایی کە ئەمڕۆ ئێستا کۆبوونەوەی کۆتایی لیژنەکەی حالیان کە من و تۆ قسە ئاکەین لەسەرەوەی کە دوا بڕیار لەسەر ئەم بابەتە بدرێت کە چۆن چۆنی تەعامل لەگەڵ کرێت و راپۆرت بکرێتەوە بۆ سەرۆک وەزیران و پێکەوە چارەسەری بکەین. ئێمە پێشنیاری خۆمان وازەحە و ڕوونە و ئەمانوێ بەنزین و نەوت و پێداویستیەکانی تر بە هەمان ئەو نرخەبێ کە هەیە، نەک تەنها بەنزین و نەوت و نەوتی سپیمە بەسمان و گازوایل و ئەوانە بە نرخەکانی عێراق بێ. عێراق بە هەر چەند بوو با بەو نەبێ، عێراق زیایی کرد بۆکو عێراق کرد باوەکو بەغدا 50,000 بەرمیلەکەش ببا بۆ خۆی و پێویستەکانی هەرێمی کوردستان دابین کە. دکتۆر لە ئاساسەوە بەغدا ئامادەی دەربڕیەوە بۆ ئەمە، پەرلەمانتارانی پارتی دەڵێن وەزیر و توێتی شتیوانیە، ئێمەوە ناکەین. کاگرانکۆ یەکەم 50,000ەکە ئەوە نییە بیبا بۆ خۆی، 50,000ەکە هەری لە هەرێمە لەوێ بەرهەمیەتی سە بۆ نمونە ئەم مانگی ڕابردوو لە مانگی حوتا هەرێم 55,000 بەرمیلی لە ڕێگەی سۆمەوە فرۆشتووە، 50 هەڵگرتووە بۆ ناوخۆی خۆی، تەمە 50 تۆزێ زیاتریشە، تۆزێ زیاترە یان زۆر زیاترە. کاگالیە لە 110,000 بووە لێدوانێکی وای یا بوو تازەترین لێدوانی 55,000 لە ڕێی سۆمەوە فرۆشتووە، 50,000یشی وتووە هەڵم گرتووە بۆ بەکارهێنانی ناوخۆ. ئەمە هەر هەمووی بفرۆشێت لە ڕێی سۆمەوە ئەو کاتە عێراق ملزەم بکرێت ئەو بە پێی پەرلەمان هەم بە پێی قەراری حکوومەت کە پێداویستیەکانمان بۆ بنێرێ. ئێمە خۆمان بە هەردوو چاوی خۆمان وەزیری نەوتمان بینی کە هات لە کۆنگرەیەکی ڕۆژنامەنووسیا قسەی کرد و هەمووتاندا ئامەزان کە وتی من 50,000ەکەم بنەوە نەوت ئەنێرم. ئەمە یەک. دوو، نەوت و بەنزین و پێداویستەکانی ئەنێرم بۆ هەرێم. دوو، ئەو ئەڵێ من بۆ عێراقی ئەکرم قەچێکە بۆ هەرێمیش ئامادەم بیکڕم، چکە تۆ کە نەوتەکە 50,000ەکە لە ڕێ سۆمەوە فرۆشێ پارەی دەسەکەوێ. سێ، من خۆم 3-4 کەڕەت لەگەڵی دانیشتوم بە تایبەت. پێشنیارێکم مایە وتم مەسفایەکی حکومی لە هەرێم دروست بکە، ئەگەر مەسفاژ نەبێ سەرەتا ئەم جۆرە ئەم کۆمپانیانە بێ کە ئەوانی هەمانە لە کوردستان هەندێکمانەیە مەسفانیە وەکو ئەوانە بێت زوو ئەو بەنزینە سەر بە حکوومەتی ئیتیحادی بێت بەنزین بپاڵێەوە بە نرخی حکومی بێەوە. بەڵام یەک شت هەیە بێ پێت بڵم لێرە بۆ یەکەم جار ڕەنگە کەم کەس بۆیان باس کردبن، ئەوی ژۆیە حکوومەتی عێراقی 36 بەنزینخانەی هەیە لە هەرێمی کوردستان کە براون لەلایەن کۆمپانیەکانەوە، لەلایەن حیزبەکانەوە لە دەسەڵاتەوە داگیر کراوە وەڵایەمان ئەڵێن داگیر کراون. بەڵێ ئەڵێ حکوومەتی هەرێم داوێتی بە کۆمپانیەکان لەوێ بەکارێنێ، هەندێکی فرۆشراوە، هەندێکی تراوە بە شەخص، هەندێکی ڕووقاوە کراوە بە مؤسسات و بینا و ئەوانە. یانی دکتۆر زەویەکان داگیر کراوە، زەوی 36 بەنزینخانە داگیر کراوە یا بەنزینخانەکان ماون و ئێستا بوون بەی ئەهلی و حکوومەتی هەرێم وەکو دەڵێ خۆش و بەشی کردووە بەسەر خەڵکی دیکەدا.
یەکەم زۆر لا سیر نەبێت چونکە هەری وەزارەتی نەوتنا کۆمەڵێک ئەملاکی وەزارەتی دارایی هەیە بۆ نمونە بانکی ڕافیدین و ڕەشید 8 مڵکیانەیە داگیر کراوە خۆیان دێ ئەوەتە لە محکەمەن حالیان لە محکەمەی اتحادی شکاتیان کردووە حتا ئەم لەم ڕۆژانی داهاتوە جەلسەیان هەیە لەم چەند ڕۆژەی داهاتوە بۆیە ئەوەی وەزارەتی نەوشتیش ئەڵێ من 36 بەنزیخانەم داگیر کراوە لەلایەن کەرتی تایبەتەوە براوە حکوومەت بە دیاری یاوێتی بە خەڵک ئەوە هی خۆمە ئەوانم ئەوێتەوە من لەو بەنزیخانەوە بەنزی دابەشەکەم پێویستی کرد بە بەنزینی تر بەنزینیش دابەشەکە ئەمە یەکێکی تر بوو لەو پێشنیارانی کە وتمان ئەوە بکات ڕێگەیەکی تر کە ئێستا ڕەنگە ڕێگای پەسەند بێ ئەوەیە کە ئیتر ئەم نرخە دابە بەزیێنێ بە هەر ڕێگایەک بێ اتفاقی بکەن ڕەنگە ئەو اتفاقا پێویستی بە اتفاقی هەردوو حکوومەتەکە بێ و پێویستیش بەوە بێ بەڕاستی یعنی بەوازحی ئێڵم ئێمە ڕازی نین 50,000 بەرمیل نەوت برێ بە کۆمپانیا بۆ دەوڵەمەندکردنیان ئەوە باوازح بێت چییە بەدڵی نییە توانێت هەموو ڕێگایەکی یاسایی و دەستوریمان لەگەڵ بەکاربێن ئێمە ئەوان لە بریەوەی بێن تەسقیتی ئیعلامی بە ئێمە بکەن بێن لە ئیعلامەکانەوە قسەمان پێ بڵێن ئێمە ڕوئەی خۆمان وازحە ڕێگە ناین ئیشی ئێمە لێرە دەوڵەمەندکردنی کۆمپانیای حیزبی نییە با وازح قسە بکەین ئێمە هەر کۆمپانیایەک بە محتەرەمی بە پیاوانە بە دەستوری بە قانونیانە ئیشەکە عافێتی بێ بەس داگیرکردنی ئەملاکی خەڵکو داگیرکردنی نانی خەڵک بنزینەکەیەتی کە گازەکەیەتی کە نەوتەکەیەتی بەڕاستی قوبوڵی ناکەین و هەر ئەوە شەوامان کردو تا ئیستا بەم ئاراستی ئیش بکەین تکایە با هیچ هێزێکی سیاسی هیچ کۆمپانیایەک ئەو حەقە بەخۆی نییە چاوەڕێ ئەوە بکە خەڵکی تر دیفاعیلەکە ئەوە لە بەروی دیفاعیلەکە کە ئیسپادەیەکە لە چاوچنۆکیەکە ئێمە باوەڕمان بە چاوچنۆکی نییە ئێمە باوەڕمان بە مافی ئەو خەڵکەیە بۆیە هیچ کۆمپانیایەک هیچ مەسفایەک هیچ دەستگایەک چاوەڕێ ئەوە نەکا ئێمە لێرە بین و ئەو بتوانێت دزی لە سەرۆت و سامانی میلەتەکە بکە 50,000 هەڵگرێ بیخاتە گیرفانی و پارەکەی بخاتە گیرفانی و بۆ مناڵەکانی بەکاری بێنێەوە خەڵکی ژەو لە بنزین بکرێ 1950 بە 2500 ئەوە نەک نایبینێ ئەتەمانی سەوایە ئەی خۆ بە بۆ کێ ڕەداهاتەکەی ئەگەر مەدعومەکەی ئەمە مەدعومە و بە پێی دەوڵەت درراوە بۆ نایەی بەسێ بۆچی محەسەنەی بە 1950 بۆچی لە هەولێرەی بە 2500 بۆ خەڵکە والیەکەن لەبەرەوە بەڕاستی ئێمە لێرەین نایەڵین ڕێگەیان لێگرین و زۆر خراپیش ئەبێ تێبگەن کە ئەگەر مل نەدەن و بنزین لەسەر ئەو خەڵکە هەرزانەکەن لەوە خراپتریان ڕوبەڕۆ بێتەوە کە تەوەقوعیان کردووە ئەمە سوتەمەنی و بنزین وەکو نمونە هەر دەیکێکی تر لە کەرتەکان ئێمە مەلەفمانەیە و یامانە بەڕێی زۆرە لە مەسەلەی موچە ئەو لیستانە بێ پاک بکرێتەوە وەکە ئیژلم بە پاک بکرێتەوە حکوومەت تێگا بێ و گرێ بەستانە چاک بکرێ دەچینە لای موچەش باجارە لەسەرم سوتەمەنێ بمێنینەوەکو دەڵێ بە ئەمە بگەینە نەتیجەیەک بۆ خەڵک ئەنجە دەچینە سەرباسی موچە ئەوە وا بەرەو مانگی نۆچینەوە دوو مانگە ئەمان بە قەولی تۆوتت دەڵی هەر دەیخۆن بۆ هاوڵاتی ئەوە گرنگە ینی ڕۆژانە پێویستی بە بنزینە هەتاکی بە گران بیکڕێ و مەسەلە نێوەش هەر بڵێن ئێمە نایەڵین و ئێمە لێرەین و ئێمە ینی بەرنامەمان کرد پێکەوە حتمما لە بیرتە لە مانگی شەشا بوو پێک و بەرنامەمان کرد وتر لە سەرەتای مانگی حوتە لیژنەکەی بەغدا دێن و بە دوواداچوون بۆ ئەم 50,000 بەرمیلە دەکەن یا ئەی بڕن یان حەلێکە دۆزنەوە ئەوە مانگی حەوت ڕۆی ئەوە مانگی هەشتی ڕۆی نە لیژنەکە کوانەتیجێ لیژنەکە کوا لیژنەکە کاکە خۆمە لیژنەیەک نییە من طبعا ئەوەی کەوتومە هەتا مانگی حەوت کە جەلسە دەست پێکراوە پێنجی حەوت یەکەم کۆبوونەوەی لیژنەکە کراوە هەر بۆ زانیاری جەنابێت و هەتا ئێستاش من ئێستا پێم وتی ئەمڕۆ دوا کۆبوونەوەی لیژنەکەیە ئەمڕۆ ئێستا پێم وتی خۆ تۆ خۆ بزانام لە ئیعلامی ژاتان بەزان کە دوا کۆبوونەوەیە کاکە ئێمە لەسەر یەک ڕۆژ کەم تەرخەمیمان نەکردووە یعنی بۆ معلوماتێ پەرلەمان یەکشەمە بۆ پێنجشەمە دەوامی ئێوە نییە من 10 ڕۆژە لێر برادران لە لیژنەکەی خەریکت بەرەوە بەڕێزم یعنی تکایەوانەکەی واتەوەقوع نەکەن ئێمە کەم تەرخەمیمان کرد کەم تەرخەمیمان نەکردوژنیارەتێ مە خۆم 4 دانەجار لەگەڵ وەزیری نەوت دانیشتوم ئەمەوێ حەلیکی نەم مەوزوعە برادرانمان بێمە نوێنەرمان هەیە لە لیژنەکە کە لەسەر تەڵەبی ئەو ئەم لیژنێ دروستکرا بۆیە بەڕێزان کاتان لەکەم یعنی ئێمە نەتیجەیەکی حتمیمانەوێ حکوومەت هێرێم جاری یەکەم وتی 50 ئەیەمەوە با ئەمان بۆم دابێکە کەزانی ئەمانەڵێن باشە بمەرێ دوایوتی نەوەڵا 50 کەمە بەشم ناکە بۆم کە بە 140 باشە ئەوە عێراق بۆی ناکە بە 140 چکە هەر خۆی 140 بۆ بەرهەم نایەت خۆی بە حسابی خۆی وتوێتی من مانگی ڕابردوو 105,000 بەرهەمێناوە
بە 55 لەڕێی سۆمە و فرۆشۆ 50 هێڵ گردەوە بۆ خۆی بە حسابەوەی کە بە عێراقی وتۆ ئێتۆ لەکوێ سەوچ لەبێ عێراق و کاتە نەوتێ خاوە بە تەکەر بۆ بنێرێ لەبەری ئەوەی بەکاری بینی دیسان لە سێ چوارمان بنزین بی بە هەرزان بە خەڵک دوایی پێی بڵێ وەڵی ئەوە بەخوا کولفە بووەوەی فلان شت شکاوە بۆریەک شکاوە نازانم چی بۆ بڕیارمان نام و حەسەنەکە بکەینەوە بە 1500 و ئەوی تریش بکەینەوە بە 1000 ئەم یاریەمان زۆر دیوە کاکە وەڵی 22 ساڵە من سیارم پێ لە کوردستان ئەزانم چ معاناتێکی بنزینێ لەبەرەوە هەر هەموو ڕۆژێک هەموو فترە نافەترەیەک بەزمێکە دۆزێت دکتۆر بەغدا جدیە لە مۆزوع چارەسەرێکی بنەڕەتی و بڕی بۆ بدۆزیرەوە بەغدا جدیە دکتۆر ینی بەجددی مەسەلەن وەڵامان بەرەوە وەڵی کاک ڕانکۆ نەکتۆ یەک کەسیش ناتوانێت بڵێ ئەمە کەم تەرخەمی مەگرۆ کەم تەرخەمی چی کاکە وەڵی شکاتمان لێکراوە خۆتان ئاگادار وەڵی هەڕەشەشمان لێکراوە ئەوش بەهار پێ بڵێم وەڵی جوابیشمان بۆ دێنراوە بۆ سوڵە هەر پێکەنیشمان پێی نایە کاکە بۆ خاتری خوا یعنی هەموو دیفاعمان کردو وڵی جاری وایە سەدمە ئەمانگرێ کاتێکە چین سەرێکی هێزێکەیە خەڵکانێکەن ئەڵێ وەڵا ئەم ڕێگەیە باش دێ بە بنزین یعنی خەڵگەیە لە کۆبوونەوە ئەڵێ بنزین لە کوردستان خەڵک پارەی پێوە بنزین گران بێ قەیچێکە مووی جادەی چاکیە یعنی خوا ئەمە منطقە ئەمە بیرکردنەوەیە لەبەرەوە ئێمە ڕۆژانە مشکیلانەمانەیە برای عەزیز دکتۆر مەبەستەکەی لەوە نەبوو دیارە پەیوەندێک مەبەستەکەی لەوە نەبوو کە بڵێنەوە کەم و کوڕیتانەیە یان وەکو دەڵێ کەم تەرخەمیتان نواندووە بەڵکو دکتۆر گوێت لە منە ئێستا باشە دکتۆر گوێت لە منە باشە بێگومان ئێمە دەزانین نوێنەرانی کورد هەموو لە هەوڵدان وەکو دەڵێ پەرلەمانتارانی تەنان پارتی دیموکراتی کوردستانی لە هەوڵدانم کێشێ چارەسەر بکەن پەرلەمانتارێننی هەبا بڵێن هەموو فراکسیۆنەکان لە هەوڵێوەدان کێشەکە چارەسەر بکەن بەڵام هەریەکە و بە ڕوئیای خۆی دکتۆر گوێت لە منە دکتۆر گوێت لە منە باشە تا ئەو کارانم پەیوەندێکە وەردەگرنەوە ینی بەردەوام دەبین لەسەرم پرسە لەگەڵ دکتۆرداوە و کارانم ێستا خەریکن پەیوەندی بە دکتۆرەوەکەن تەلەفۆنەکەی داخراوەتەوە گوێ لە پرسیارەکانی من نیاگەرنا دەنگی زۆر بە باشی دەگاتە لای ئێمە لە ڕاستی ئەم کێشە زۆر درێژەی کێشە ئێستا دکتۆر گوێت لە من ئێستا باشە دکتۆر ینی قسەکە لەسەرەوە نیە خوانەخواسێمە بڵێنەوە کەم تەرخە منیانەوە بەڵام قسەکە لەسەرەوەیە ئەوە دوو مانگ تێدەپەڕێ و خەڵک نەتیجەیەکی نەبینی و ڕۆژ بە ڕۆژیش نرخی سوتەمەنی بەرزە بێتەوە بە هەموو با بڵێن مشتەقاتەکانیەوە بە لە گاز لە بنزین لە نەود لە هەمووی ینی دکتۆر خوانی بەجددی جوابێ من بەرەوە بەغدا جددیە لە حەلکردنی ئەم کێشەیە یان هەر بەجددیش بەغدا لەو دوورەوە زۆر کێشەی ئەو نییە کێشەکە ڕاستە تۆر سەرەتا دەست پێکروتە دەما بێ حکومەتێرم چارەسەری بکە بەغدا جددیە لەمە کاک ڕانکۆ جددیبوونی بەغدا بەهۆی فشاری پەرلەمانەوەی ئێمە بۆیە فشار وا کردو وەڵا باسمان نەکرد یا ڕەنگە حکوومەتە زۆر ئاگایشی لێ نەبووە ئێمە باسمان نەکردو بۆی حکوومەت با بڵێن داخڵی ئەم مۆزوع ئەبێ بە تەنها وەکو داخڵ بوون ئێمە باسمان کردو بۆ چارەسەر ئەگەر بیری بێ بە ڕێزیشت ئێمە ماوەی ڕابردوو هەوڵەکانمان وا بۆ حکوومەت یاریێم هەرزانیکە هەوڵەکانمانەوە بۆ حکوومەت بیکا بە سیاری فەرمی ئێنەی کرد ئێکەنەی کرد و ڕێگا چییە ڕێگە دەوەی ئەم حکوومەتە هەیە ئەم حکوومەتی ئیتیفاقێکی نەوتی لەگەڵ هەرێمەیە بەڕاستی ئەگەر فشاری پەرلەمان نەبێنەوە وڵاکاکە بن پێتەڵم ڕەنگە زۆر بابەتی تریژە بێ ئەو لەبێت نەبێ بەنسبەت حکوومەتی عێراقی وەڵام ئێمە دیێرە نوێنەرایەتی خەڵکەکەی کە دوێ نوێنەرایەتی خەڵکەکە بێت دیفاع لە مافی میلەتەکە بکەی دیفاع لە خەڵکەکە بکەی منیش پێم ناخۆشە وەڵای حەزەکەم وەکو ئێرە بنزین تێ بکەن حەزەکەم کوالیتەکەشی وەکو ئێرە بێ کە گلەیم لە کوالیتی بنزینی هەرێمیشەیە لە بەرەوەی بەڕاستی کوالیتێکی ساغ نییە هەر بۆ خۆم من بۆ خۆم سیارم بە جارێکیان بە سیاراتم لە دەشتی عوزەم کەوتمە سەر کریان کاک بنزینم لە سلێمای تێکردبوو بەخوا تۆ ڕەشم کەی ناوی بنزینخانەکە بە کاکە ناکرێت کردمانە هەمووی غاز بوو تا بیڵە خەیچێکە دکتۆر کاکە بەخۆم بنزینخانەیەکم لە سیارە بنزینخانەیەکی نییە و نە سوابەتەکە من بنامێتە بازرگانەکان وا تێ بگەن وەکو یەک هێندێکیان قسەیان کردبوو کە ئێمە کێشەی شخصیمان کێشەی شخصیمان نییە کێشەمان لەسەر شێوەیە و تعاملەیە لەگەڵ ئەو بنزینە ئاکرێت تەمە من ئەزانم بنزینخانە شەرە ئەوە وەرەگرێ بە سیارێک وی فرۆشێ باسی مەسڵاکانە ئێستا باشە مهم ئەوەیە دکتۆر ئێمە ئەمانەوێت ئێمەگە حکوومەت سەیریکە زۆر جددی نییە گەرەوڵەکانیەوە نەبێ
ناگە جدی نەبێت چۆن لەلایەک وەزیری نەودیەت لەگەڵت دانیشێت چەند جارێک خۆم چوم سەردانم کردووە هاتووە دوێنێ لێرە بۆ لەگەڵ لیژنەکە دانیشتووە چۆن چ دینیە وڵات جدیە لیژنەی پەرلەمانی هەیە لیژنەی ئەزانی چیاگران کوجیان ئێوە بم بوورەواڵم تۆ کەسێکی بەڕێزی توانە ئێوە میدیاکارەکان و زۆر کەسێکی تر هەندێک لە بەڕێزەکانتان ئێوە بەس ئەوەی کوردستان تامینەوە کە پەرلەمان هیچ دەورێکی نییە پەرلەمان لێرەوانە توانێت حەسیرمەیان بە حکوومەت و وەزارات و بۆ شیش بکە خۆ بینیوتانە ئەتوانێت ئیشیان پێ بکات توانێت بیان چوڵێنێت توانێت ئەوە بکە ئێمە بەداوامە لە حکوومەت گوتمانکە کێشەیەکی جەماوەری شەخصی هاوڵاتی هەیە شەخص بۆ هاوڵاتی ئەگرێتەوە کێشەی ئێمە نییەوەکو نەفرێک بڵێن پارەمان بەرێ وتومانە کێشەی میلەتەکەیە کێشەی خەڵکەکەیە دەکاکەوەرە کێشەی خەڵک تۆگە خەڵک لێرە بەنزین گران بێت نایێتە سەرجادە لێت وتی بەڵە دەبنیش کێشەکەم بۆ حەڵکە با خەڵک چارەسەر چۆخۆی خۆ چارەسەرەکە یمیش چارەسەرکە کە هی میلەتەکەیە من پێوتووە بۆ یەت تۆ کاتێکە بینی داخوازیەکەدا من نهاتوم بڵێم وڵی کۆمپانیایەک مێ بەشکم تەندەرەیی بیتێ من کە ئەوە ناکەم ڕێز دەگرێ حسابت بووەکە برایجان لەبەرەوە پەرلەمانە هەیە پەرلەمانێکی زیندووە ئەی چۆن پەرلەمان ئەی وەزیری نەو چۆن هاتووە دوێنێ ئەو هەموو قساکەەوە جەنجارێکی تر ئێستا ئەمڕۆ سێ وەزیر لەناو پەرلەمان هەر بۆ زانیاریتی وەزارەتەکانی تر دلیلە لەسەرەوەی کە پەرلەمانە زیندووە بە بڕوای تۆ نەتیجەکەی بە چیە گەنجێمە میشە دەڵێن بنزین بەڵام لەبەرەوەی هاوینێ ئێستا زۆر کێشەی نەوتەکە پێوە دیارنیە ئێسام دەخە قسە دەکەین بەرمیلێک نەوتی خاو لە نێو بازارە نەوتی سپی با بڵێن هاوڵاتی وا دەڵێ 265,000 دکتۆر ئەسە بۆ بە 265,000 دینار من خۆمی هەوڵەکانی ئەو لیژنانە بۆ ئاراستەیەکە نەوتیشی ڕاستەکەی کاگران کۆجیان ئێمە بابەتەکە بۆ مشتەقاتی نەوتیە مشتەقات بریتە لە بنزین نەوتی سپی گازوایی ئەمە بە پلەی یەکەم ئەم سێشتە سەرەکیە ئێمە خۆتۆ خەڵکانێکی سیارەکانیان گازە ئەیگازی مۆلیدە ئەیگازی شوێنەکانی تر ئەمە بۆ ئێمە زۆر گرنگە دوو خۆ تەمان بۆیە لەم گازی مۆلیدە لەبەرەوەی پرۆژە ڕووناکیەکە زۆر سیقەی لەسەر نهات تا هاڕاکە ئەبێ جارێکی تر پەنابێتەوە مۆلیدەکان ئەو مۆلیدانە خۆ بێت بەڕاستە کارەباکە ئایبینیە نرخەکە منیش تێبینی مێ لەسەری زۆر زار بەرنامەشمان کرد لەسەری نا باسی کارەباکە کەم دوو هەفتە لەمەوە پێش نەبوو بە نیوە کۆرمۆر ساحبی کرد کاکە بۆ خێرا لەبیتە چێتەوە کاگرانکۆ دکتۆر لە بیرم نەچوو ئەڵم با نەبێ بەچاو ئەوەش لانی کێمەوە ئێستا کێشە نییە با وەکو دەڵە کاتەکە بۆ نەبین مادام کێشە نییە ئێستا باشە نانە کێشەیە کە زۆر گرانە ئەویش حەلەکەین چکە عێراقی ئەگەر ئەیکا بە 24 ساعتی بەس بە نرخێکە بێ ئەویش تەوحید دەکەین ئینشاءڵڵا عێراق دەکا بە 24 ساعتی دکتۆر خاڵێکی ئەوە تازەیە دکتۆر با ئەوە عێراق دەکا بە 24 ساعتی بەڵێ عێراق بەڵێ وەزیری ئەزموونی لە هەرێمی کوردستانەوە وەرگردووە بەتەماین کارەبا بکەین بە 24 ساعتی بەڵام ئەو نرخی کە لە کوردستان پێکراوە بە 24 ساعتی بە خەویش لێرە لە مجتەمەعی عێراقیە قوبوڵ ناکرێ بۆیە ئێوە کاتە ئەو نرخی کە ئەماندایانیان زۆر کەمترە بێت لەوەی هەرێم ئەو کاتە ئینشاءڵڵا یەک جۆری چاکی بووەکەین نرخی کارەباش لەگە عێراقاکەین گیان غازیان لەکوێ بوو لە غازی ئەمە بەکارێنن یان لە دەرو دراوسی کڕن غازیان ناگیانەکەم غازیان لێ بووە پێشتر 21 تریلیۆنیان داوە بە غاز ئێستایکا بە 25 تریلیۆن مشکلینە دەوڵەتە پارەی هەیە خۆ ینی حەغاسپە لەسەری جێبەجێی کە چاکی بکە جا تۆ گوێ بگرە با لەسەر مەسلەی سوتەمەنیەکە دووەم من بۆ خۆم وتومە نەوت لە بینی 250 بۆ 270 نەوتی سپی ئێستا کە چلەی هاوینە بەڕێی زۆرام وتووە وتومە زەحمەت نەبێ سەرۆک وەزیران لە زستانە لە منتیقەی سۆران کە 8 بەرمیلتەوێ 6 بەرمیلتەوێ لە منتیقەکانی پێنجوێن و قەڵاتزیە و ئەو منتیقانەی تر کە ئەوەنێت ئەوێ لە ناو شار کە چەندین بەرمیلی پێویستە بێ زەحمەت ئێستا خەڵک بە 270 بێ لە زستانە پێ بە چەند تۆ معاشەکە بۆ هۆی وەزعی دارایی عێراقەوە چەند ڕۆژێک دواکەوێت خەڵکە چۆن بیکڕێ ئەو خەڵکە چۆن بەدەستی بێنێ وتی دڵنیا بە ڕێگە چارون بە سەرۆک وەزیرانم وتەوە بۆ معلوماتی وتی دڵنیا بە ڕێگە چاری پێویستی بۆ دۆزمەوە وتی پرۆژەی خۆتان ئەمە پرۆژەی خۆمان فەرموو پێشکەشی جەنابەت بێ و هەموو دامێکیشمانەیە لە پێناو چارەسەرکردنی ئەم کێشەیە بۆیە کێشەکەی ئێمە بریتی نییە لەوەی کە بۆ مەرحەلەیەک من ترسی من پێ دەڵێم لە چارەسە لەو بنزینە نۆرماڵە نییە کە کردوانە بە 750 کە کوالێتەکەی ئەوترێت لە هەمووی وایە لە پڕ زیای کرد لە پڕ دکتۆر ینی لە هەر کەسێکە پرسمەڵە نازانی یاخوا هەر زیابێ بەس نازانین لە کۆزای لە ناو حکوومەت
ئەزانی لە حکوومەت توانە چی لە هەرێمەوە هاتوون توانە بنزین بۆ گرانیە نییە کە ڕێبوار و غالب و فلان و فلانێڵێ بەو گرانیە نییە ئەو تا بە 1950 بە بەڵگە ژۆر پیشاتە ئەوەی تر تیجاریە تیجاریش خەڵک بە ئارەزوی خۆی سیعدا بنێ ئەواڵێ وایە نوتە بە بەغدا باشەکە بەڵێ وایان تۆ وەخت و منیش بڕیارم ماوتم هەر بە ڕێزێک مقتەنی لە عێراق بەو قسانە من خۆم لەسەر حسابی خۆم داوت یەکەم بۆ سلێمانی و بۆ هەولێر و یان ڤیددیۆی بۆکەم لەسەر بەنزیخانەکان بزانێ بنزین بچەنە و با بێت بزانێک بنزینی 1950 چۆن وەرەگیرێت وە کوالەتەکەی چۆنە و بۆچی ئەسڵەن ئەگەر ئەم نۆرمەڵە بە 1950 بۆ لە عێراق بە 450 بێت لە هەرێم بە 1950 بێت بۆچی ینی ئەجا بۆ محەسن لێرە بە 850 بۆ لەوێ بە لە سلێمانی بە 1950 لە هەولێرش بە 2500 خوا منێک پرسیار دەکەم ئەرێ چی بووە بنزین بە 1100 بوو ئێستا بۆ بە 2500 چی بووە توان پێم بڵێن یەک مەستا یەک حکوومەت یەک کار بەدەست ئەمە چەند جارێکە منم قسێ بکەم بۆم بێنە لە هەرێمی کوردستانە بڵێ هۆکاری ئەوەی کە بنزین لە 1100ەوە محەسن بۆ بە 2500 و لە سلێمانی بە 1950 لە هەولێر بە 2500 هۆکارەکەی ئەمەیە تەحەداکەم یەکێک هۆکارێکی هەبێت لە مەسپا لە کاربەدەستی حکوومەت لە هاوڵاتیە کە شارەزایی هەبێ لە خەبیرێک لە ئیعلامێک لەیش کەس نازانێت بۆچی لە پڕبنزینەوەگرن غیری چاوچنۆکی برسێتی تێر نەبوون یعنی تەبەن برسێتی ئەوە نیە برسی بن بەس چاویان برسیە تێر نابن کاکە چی بکەم تێر نابن لەبەرەوە ئەمە هەر بۆ نەوتیشم باسی نەوتیشم کردو باسی گازیشم کردو چکە بەڕاستی سیقم بەوە نیە پرۆژەی ڕووناکی بەردەوام بێ بۆ مۆلیدا هەروەها خەڵکانێکی زۆر گازیانەوێت معامل هەیە کارگایە خەڵکی تیا ئیشەکە سەدان کەس ئیشی تیاکەمانە گاز نەبێ و کارگەکە ئیش نەکە بڕۆنە ماڵەوە خەڵکە هەیە ئۆتۆمبیلی پێ گازە جەنابتان ئەزانن لەبەرەوە هەمووی یەک پاکیەچە لای ئێمە و ئێستا ئاخر کۆبوونەوە پێش ئامادەکردین راپۆرتی دیژنە تاحقیقیەکە ئەوە ئێستا بەڕێوە چێ کە تەواویش بوو بە دڵنیاییەوە خەبەری ورد لەسەرم بابەتە بیستن زۆر باش دکتۆر بڕات وایە نەتیجەکەی چی دەبێت نەتیجەی لیژنەکە وا بڵین یعنی هەوڵی ئێمە بۆ ئەوەیە لەگەڵ عێراقا یەک بخرێت تەسعیرە نرخەکەی یەک نرخ بێ کوالێتی یەک کوالێتی بێ هەوڵی ئێمە هەرزانکردنە با وازح پێ بڵێ ئەنجا لیژنەکە خۆیان چی پەسەند دەکەن وەکو لیژنێکی پسپۆر و حکوومەتیش چۆن تەجاوب بکە ئێمە لامانگرەکە بەڵام لە ئێستاوە ئێڵە هەر ڕێکەوتنیە کرا و ئەو نرخە هاتە خوارەوە ئیشاءڵڵا کەیت دڵنیابن بە مولەی لابن لێرە لیان قوبڵ ناکەین تۆ جارێ با بێتە خوارەوە دکتۆر جارێ با بێتە خوارەوە جارێ با بێتە خوارەوە دکتۆر خۆ ئەو بەزمەشیانەیە جاری وایە دەستنە ڕق لێتانەڵێ مادام فڵان وایوت بۆ نمونە مادام دکتۆر ڕێبوار وایوت ئەوە هەفتەیەکی ترە وا گران بێ بزانین چی دەکەن خۆ شتانەش هەیە خۆ من واسانیە نییە بەڵام من داوا لە هەموو ئەوانەکەم کە نرخی بنزین و گازیان و نەوتیان بەدەسە ڕقی دنیا لە من هەڵبگرن هەموو هێرشێکیشم بکەنە سەر بەس هەرزانی بکە من داوایان لێکم خۆم داوایان لێکم سوپاسی شیانەکەم بەس هەرزانی بکەن چی ئەکەن بیکەن بەس هەرزانی بکەن قەیچیەکە خۆ من شتەکە من بۆ هیچ پەیوەدی بە منەوە نییە بە شخصی خۆمەوە نەمەڵڵم هەیە دەستکەوتم هەیە نە هیچ ئەوەیە بەڵام بەڕاستی من حەزم ئەکرد لە کوردستان هەل بوایە حەزم ئەکرد نەگەیشتایەت ئێرە ئەوان خۆیان وایان کرد گەیشتە ئێرە ئەوەیە فکرەکە دکتۆر بڕات وایە 50,000 بەرمیلەکە تەواو بەغدا سەرکاری دەکا بە بڕای توانی دوا دەرەنجامی لیژنەکە بۆ ئاراستەیە دەبێ یا نادیسانەوە ئەو نەغمانە دەیبنەوە داواکاریانە دەیبنەوە کە دەڵێ زیای بکەن دوایین داواکاری دەڵێ 15,000 بۆ زیاب بکەن و شتێکی لەو بابەت پێم وایە زۆر وردی نەکەینەوە لە ڕقەمە ئەوەی کە ئەیباتەوە پێم وایە میلەتەکە ئەبێ کە نرخەکە هەمووی ئیجماعی لەسەر بێ کەم ببێتەوە هەمووی لەسەری ڕێکەوتون ئەبێ ئەو ئیشەڵڵا ئەم جارە لەو شتەشان میلەت هەیباتەوە ئیشەڵڵا ئەم جاریان میلەت هەیباتەوە با لە شتێکشان میلەت بیباتەوە خۆ میلەت بەداخەوە هەر
گیرمان خواردووەکو دەڵێ بەدەست گرانیەوە لە سوتەمەنی لە هەموو شتێک دەستی بۆ بگران بووە بەداخۆ دکتۆر سپاس دەکەم سپاس بۆ بەشداریکردن لەگەڵمان وەڵام من حەزەکەم منیش سپاسی بەڕێز دەکەم منیش زۆر سپاسی خوا ئەەکەم کە میلەت بیباتەوە زۆر حەزەکە میلەت بیباتەوە حەزیشەکەم لە بەڕێزت کە دەسەڵاتدارانیش بانگەکەیت وەکو چۆن سوپاسەوە ئێمەت بان کردو پێیان بڵێ تکایەوە بکەن کە میلەت بیباتەوە. بە هیوای ئەوە سپاس دەکەم دکتۆر دووبارە زۆر سپاس بۆ بەشداریکردن لەگەڵمان دەست خۆش بێت.